ساڵانە لە وەرزی زستاندا بەردەوام هەڕەشە لەسەر دارستانەکان لەسەر دار و درەخت زیاد دەبێت. ئەویش هۆکارەکە بۆ چەند خاڵێکە گەڕێتەوە. یەکەم ئەوەی کە لە لای هاوڵاتیە کە هۆکار یان بە هۆکاریە بینی بۆ بڕینەوەی دارەکان، یەکەم نەبوونی کارەبای بە بەردەوامی، دووهەم نەبوونی سەرچاوەی سوتەمەنی بەتایبەت دابەش نەکردنی نەوت. ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیانەی کە خەڵک ناچارە بێت پەناباتە بەربڕینەوەی دار و درەخت لە دارستانەکان و بەکارهێنانی زۆبای دار کەمە وەکو ینی بە هۆکاری سەرەکیە بنن خەڵک. دووەم بەشێکی تریشی هۆکارەکەی گەڕێتە بەوەی کە نەبوونی هوشیاری ژینگەیەک ناتۆ کەسێک کە هوشارێکی ژینگەی هەبێت هیچ کات لە هیچ حاڵەتێکا پەنا ناباتە بەربڕینەوەی دار و درەخت. بەڵام وای لاتوێت لە کۆمەڵگەی ئێمە کە قسە لەگەڵ هەر کەسێک کاکرێت کە یانی تۆ ڕێکارێکە گریتە بەر بەوەی کە دیاردەی داربڕین ڕوونەدات، خەڵک کەوتۆتە نێوان دوو بەرداشەوەڵێ من ژیانی خۆم بەلاوە گرنگترە بۆیە ناچارم کە پەنابە ئەبمە بەربڕینەوەی دارەکان لەبەرەوە کە حکوومەت نەیتوانیوە نەوت دابشکە سوتەمەنی دابین ناکات کارەبای نیشتیمانی بەردەوامانە. ئەو کات ئێمە ناچارین بۆ پاراستنی ژیانی خۆمان ناچارین کە بەنابێنە بەربڕینەوەی دارەکان و بەکارهێنانی زۆبای دار کە ئەمە بەداخەو کارە ساتی ژینگەی دواتر بە شوێن یادێت کە ئەمە مەترسێتەوە ساڵ بە ساڵ زیاد دەبێت لەسەر دارستانەکان لەسەر کەمکردنەوەی ڕوبەری سەوزایی کە ئەمە دوجار مەترسی زۆر گەورەیە بێ بۆ سەر ژینگە. بەتەکیید ئەبینی من ڕۆژانە بینی لە سۆشیال میدیا لە فەیسبوک خەڵک دایناوە کێ باری داریەوەی بە 100,000 بە 150,000 ئێمەی هێنینە ماڵەکەی ئێم دارە درەختە لەکوێوە هێنرێت تەبان لە ناوچە شاخاوەکان لە دارستانە سروشتەکان لەوێ کۆمەڵە خەڵک ئێستا وەکو جۆری لە بازرگانی کاسبیکردنی لێ هاتووە مشارێکی کڕیەوە و ڕقم تەلەفۆنی خۆی داناوە لە فەیسبوکای ڕکلامی بۆکە کێ زۆبای داریە کێ داری پێویستە من بارێکی بێنم بارە عەربانێکی بێنم بە 100,000 بە 150,000 کە بەداخەوە حکوومەتیش ناتوانێت ڕێگری لێ بکات یانی تا ڕادێک باشکرا هەیە حکوومەتیش کەم تەرخەمە لێ لەبەرەوەی کە نەیتوانیوە سەرچاوەکانی سوتەمەنی دابین کات لێرەش ناتوانێت ڕێگری بکات لەوەی کە ئەم خەڵکە ینی بەم شوازی هێرش نەکەنە سەر سەرچاوە سروشتەکانمان. بەڕێوەبەتی پۆلیسی دارستانی پارێزگای هەڵەبجە بەش و بنکەکان ئێمە لە 180 نەمانهێشتووە ئەو سەرپێچیانە بکرێ ئەو شوێنانەی کە زۆر سارد و دارستاناوین بەشی ئەوەی داری و شکتایە لەگەڵ لیژنەیان پێکهێناوە جەنابی مدیر ناهەیە بە سەرپەرشتی پۆلیسی دارستان ڕێگەمان بۆیە ئەو دارە وشکانە دەرکەن لە ناو دارەکانە و سوود لەوە بینن یاخود ئەو دارانەی کە گەورەن و پێویستەکە پەلوپۆکەی هەڵپاچن بۆ سوود وەرگرتنیان بۆ سەرمای ئەم ساڵ لەبەر بێنەوتی سەرپێچیش هەرەکرێ بەڵام ئێمە ئەوانە هەمووی دەستگیرمان کردوون و ڕوو مەفرەزەکەمان ڕوبەڕووی یاسایان کردوونەتەوە خەڵکیش هەر دارە بڕێتەوە ئەوەی کە مەفرەزەکان بەن دەستیان پێی بگا ئیجرعاتیان لەگەڵەکرێ و ڕوبەڕووی یاساکرێتەوە. ئێمە لێرە لە سنووری ئێمە کەم نامان بینیوە کەسی قبول ناکەی سەرپێکی زیادە ڕۆی کاتە سەر دارستانەکان. ئێمە ئەوانە هەمووی ڕوبەڕووی یاساکەینەوە و هەتا ئێستا چەندین کەسیش ڕوبەڕووی یاسامان کردوەوە کە داریان بڕیوە بەشێکی لە سەرتەکی بەمەوە بووە بەشی زۆری.